سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانم بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت. ئازیزان لە بەرنمەکەماندا دوو بابەتان پێشکەش دەکرێت لەژێر ئەم سەردێڕانەی خوارەوە. شامل و ڕووناکبیری سۆسیالیست و ئازادیخواز لە ئامادەکردنی پەیمان و سحری جاویدانی کتێب لە نووسینی زۆر بەڕێز ئەنوەر حسێن بازگەر. بەو هیوایە ناوەڕۆکی بابەتەکان جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت. لەگەڵمان بن بۆ بینینی. شامل و ڕووناکبیری سۆسیالیست و ئازادیخواز ئامادەکردنی پەیمان. لە ساڵانی ڕابردوودا و بە تایبەتی دوای کۆچی دوایی شامل و ساڵی 1379 و دوا بە دوای ئاڵوگۆڕەکانی ناسراو بە بزوتنەوەی 2 خردادی 76 لیبراڵەکانی نێو ئێران لە ڕێگا بڵاوکراوەکانی سەر بە ڕیفۆرمخوازی هەوڵێکی بەرینیان دەست پێ کرد تا شاید بتوانن لە پلەپایە بێوێنەی شامل و بۆ یارگیری و بردنەسەرەوەی ئیحتیباری ڕێکخراوە سیاسیەکان کەڵک وەربگرن. بەڵام شاملۆ بە پێچەوانەی زۆربەی ڕووناکبیرانی مدعی پێشکەوتونخواست هەر لە سەرەتای سەرهەڵدانی ئەم بڵاوکراوانەوە جامعە، تووس، نشاک، عەسری زادگان و هتێت دەرگای ماڵە بچووکەکەی بەڕوویاندا نەکردەوە و داواکاریە بەردەوامەکانی ئەوانی بۆ وتووێژ وەڵام نەدایەوە. بەم حاڵەشەوە ڕیفۆرمخوازە 2 خردادیەکان چەندین جار لە بڵاوکراوەکانی خۆیاندا سەردێرگەلێکیان تایبەت بە ئەحمەد شاملۆ ناوی وتار و یادداشتەکانی خۆیان لە شێعرەکانی ئەو وەردەگرت. بەبێ ئاماژە بە ناوی شاعیر و لە مردنی شاملۆشدا فرمسکی تیمساحیان ڕشت. لە کاتی خۆیدا تا ئەو جێگایە کرابێ ڕەخنە لەم فرسەت تەڵەبیەی ڕیفۆرمخوازەکان گیراوە. بەڵام وا دەردەکەوێ کە لیبراڵەکانی ئێران نایانەوێت دەست لە کۆڵ شاملۆ بکەنەوە و ڕواڵەتی مەسەلەکە بەم چەشنەیە کە بورژوازی لیبراڵی ئێرانی بەمەبەستی بێئیحتیباریکردنی شاملۆ یان بەدەستهێنانی ئیحتیبار و شکۆ بۆ خۆی بۆ چەندەمین جار و ئەم جارش بە شێوەیەکی زەبونانە خۆی بە تەنافی شاملۆوە هەڵواسی. ڕیفۆرمخوازانی چالاک لە گۆڕەپانی سیاسیدا بە دوای شکستی 2 خرداددا بە هەوڵ و تەقەلایەکی زۆر توانی 1-2 بڵاوکراوەی پڕسوود بێنێتە ژێر چنگی خۆی و بە شێوەی باقی هاوقەتارەکانی هاوکات لەگەڵ کوتان و بە خەتاکاردانانی ڕێبازی چەپ بە چەشنێک دەستیاندایە دەست بە سەرداگرتن و وێرانکردنی کەسایەتی شاملۆ کە بەڕاستی جێسەر سوڕمانە. هەر ئەڵێ ئەیانەوێت تۆڵێ گشت ئەو ڕەخنە و هەڵوێستە بوێرانەی بەرامبەر بۆ چاوسێنەران و شکنجەگەرانی ڕەنگاوڕەنگی سەرمایەداری گرتوویەتی لە شاعیر بکەنەوە. مەبەستی کۆتایی لیبراڵەکان کە لە سایەی سەرمایە زۆر و زەوەندەکانیانەوە خاوەنی بەشێکی بەرچاو لە بڵاوکراوەی بەهێزن هەڵبەت واوەتر لە هێرش بۆ سەر شاملۆی شاعرە. شاملۆ وەک ڕووناکبیرێکی سۆسیالیست و ئازادیخواز سەکۆیەکە کە لیبراڵەکان لە ڕێگای هێرشی مەبەستدار ڕووبە و سەکۆیە لە ڕاستیدا ڕەوت و ڕێبازی چەپیان کردووەتە ئامانج. هاوبینانی ئیحسان نەراقی و هاوقەتارانی برایمی یەزدی لە ڕێگای ئەم بڵاوکراوانەوە هاوجیهەت لەگەڵ سەڵتەنەتخوازەکانی ناوەوە دەرەوەی وڵات و هاودەنگ لەگەڵ محافزەکارانی ئامریکا فارن ئەفیر بە چەشنێکی پلان بۆ داڕێژراو دەستە دەنە وەرگێڕان و تەبلیغی ئەفکاری فۆنهایک و هانتنتیکۆن وەک ئەوەی لە زمانی موساغەنی نێژدراوە دەڵێن وڵاتانی ئیستعمارگەر هیچ کات ئێمەیان نەچەساندوێتەوە بەڵکو ئەوە ئێمەین کە هەوڵ و تەلاشی چەند سەد ساڵەی ئەوانمان بە قیمەتی چەند بەرمیل نەوتی بێبایەخەوە داگیر کردووە. وەک بڵێ هێرشی ئەمریکا بۆ سەر عێراق و ئەفغانستان بەهۆی مەیلی مازۆخیستی ئەوانەوەیە کە چاوسێنرانەوە و ئیستسمار کران. ئەم عالی جەنابانە هێرش بۆ سەر ڕووناکبیرانی چەپیان خستووەتە دەستوری کاری خۆیانەوە و هەر بەم بەهانەیەشەوە شاملۆیان کردووەتە نیشانە. ئازیزان ناوبڕێک دەبینین و دینەوەلاتە.
لەو نمونانەی کە دەیانەوەی شاملوی پێبشکێنن سەرنج بدەنە ئەم دێڕانەی خوارەوە لە زمانی مفەتیشی فەرهەنگیەوە. تەنانەت ڕادیکالیسمی نووسوو و شاراوە لە شێعری مۆدێڕندا کە شاعران بە دژی سەڵتەنەتی شا بەکاریان دێنا، خۆی یەکێک لە ئاسەوار و نیشانەکانی شێوەی مۆدرنیسمی پەهلەوی بوو کە لە شێعری شاعرانێکی وەک ئەحمەد شاملۆدا خۆی دەردەخست و ئەوان لەگەڵ بوونی مەرزبەندی سیاسی لە ئاسۆی فەلسەفی و دنیابینی ئاینی لائیسیزمدا لەگەڵ ئەم نیزامە سیاسی هاوڕێ و هاوڕا بوون. وەها بێشەرمیەک کە دەکۆشێ دنیابینی سۆسیالیستی شاملۆ لە ڕێگای قازانجی دارایی هاوجیهەت لەگەڵ ڕوانگەی تا ڕادەیەک دژە ئاخوندی ڕژیمی شادا بگونجێنێ. بەوە شەوە ناوەستێ و دەڵێ شعری مۆدێڕن لە هەڵوێستگرتنی سیاسیدا هێندێک جار شعرێکی شۆڕشکێڕانە بووە لە پێناو ڕەخنە لە دیکتاتۆری پەهلەوی و سەرمایەداری دەوڵەتی و ئیمپریالیزمی ڕۆژئاوا کە ئەو کات بەسەر ئێراندا دەسەپا. دەستەیەک لە شاعران لە ئاستی جەدەلێکی سیاسیدا دەمانەوە و بە هۆکاری کورتی تەمەن و گیانبەخکردن نەوەک شاعرێک بەڵکو وەک چرێکێک و پێشمەرگەیەک لە گەیشتنە لووتکەی شعردا سەرکەوتوو نەدەبوون و زیاتر لەبەر بیر و باوەڕە سیاسیەکان دەبوونە شاعرانێکی ناودار و دەستەیەکی دیکەش هەرچەند لە ڕوانگەی جیاوازی سیاسیەوە حسابی ئۆپۆزیسیۆنیان بۆ دەکرا. بەڵام لەگەڵ بەرجەستەکردنی پەیوەندی فکری خۆیان لەگەڵ دەسەڵات هەوڵیان ئەدا سوود لەلایەنی لایەکبوونی حکوومەت وەرگرن و حیاتی شعری خۆیان تا داگیرکردنی لووتکە بەرزەکانی شعر درێژە پێ بدەن. خسرۆ گوڵسورخی شاخص و نمونەی دەستەی یەکەم و ئەحمەد شاملۆش نوێنەری دەستەی دووهەم بوو کە ڕژیمی پەهلەوی لە هەڵسوکەوت لەگەڵیاندا تووشی حاڵەتێکی هاودژ و جیاواز کردبوو. لەلایەکەوە شاملۆی هاوجیهەت لەگەڵ خۆی ئەدیت و لەلایەکی دیکەشەوە هەستی بە دژایەتی بووچوونی سیاسی لەگەڵیدا دەکرد. مرۆڤ ئەبێ لەلایەنی ئەخلاقیەوە گەلێک داڕما و ڕووخاو بێ کە ئەو گشتە ستایش و لایەنگریەی شاملۆ لە قەباتگێڕان و تێکۆشەرانی چەپ و دژی دیکتاتۆری پەهلەوی لەوانە تەقی ئارانی، مرتەزا کەیوانی و کەسانی تر کە هەم خاوەنی لایەنی بەهێزی معریفەشناسیە و هەم لە ڕوانگەی کۆمەڵناسی سیاسیەوە دەرخەری سەردەمی نەکبەتبار و قەڕەقۆشی ڕۆژگاری نظامی پاشایەتیە لە بەرچاو نەگرێ و شاملۆ لەگەڵ ڕژیمی پەهلەویدا تەنیا بەهۆی ڕواڵەت لایەکبوونیەوە هاوجەهەت نیشان بدات و بڵێ کە تەنیا لە باری سیاسیەوە بۆچینی جیاوازیان بووە، شتێک لە ئاستی جیاوازی و دژایەتی مهدی بازرگان و شادا. ئەم چەشنە دنیای بینیەی لیبراڵی ئێرانی کە بە توندی پەلەقاژەیەتی تا شاید بتوانێ دژایەتی سیاسی کەسایەتی و ڕێکخراوەکان لەگەڵ دەسەڵاتی گوێ لە مەستی شادا کەم بایەخ دەربخات چەندان جێ سەرسوڕمان نییە. ئەوان سەرانی جبهەی ملی و نهزەتی ئازادین بەم هۆیەوە کە تەنیا کەمێک دڵئێشاوی سیاسیان لەگەڵ دەسەڵاتدا هەبووە و داوایان لە ئەعلا حەزرەت دەکرد بە مەقامی شکۆداری سەڵتەنەت ڕازی بێت و یاسای بنەڕەتی وڵات بەکردەوە دەربێنێ و بفەرمێ کەمێکیش جێگا بۆ چوونە ژوورەوەی ئەو بەڕێزانە لە دەسەڵاتدا بکەنەوە. بێشک گشت خەباتگێڕانی چەپ و سۆسیالیست و دژی سەرمایەداریش بە هاوجەهەتی خۆیان دەزانن. ئەم تەیفە لە لیبراڵەکانی سەردەم بە درێژەدان بەم پلانانە لە ڕێگای بڵاوکراوە ڕەنگاوڕەنگەکانیانەوە بە کەڵک وەرگرتن لە کەسانی وەک دەوڵەت ئابادی وەک ئەوەی هێنایانە قسە بۆ نەقدی شعر و هەڵوێستە تەعهوددار و سیاسیەکانی شاملۆ کەوتونەتە شکاندنی کەسایەتی و ڕەتکردنەوەی ستایشی قارەمانیەتی خەباتگێڕانەی ئازادیخواز و بەرابەری تەڵەب و شاملۆی شاعر. جێداخە لە هەر سەردەمێکدا بەهۆی ناسیاسی بوون و کەم دەرەکی و نەناسینی پەرژەوەندیە چینایەتیەکان کەسیان کەسانێکی خۆشناو لە بواری فەرهەنگی و ئەدەبیاتدا دەکەوێتە داوی ئەو ڕیاکارانە و دەبێتە ئامرازی بەرەو پێشچوونی مەرامە ئاشکرا و شاراوەکانیان. لە هەڵبژاردننی دەرەوەی ببورن لە هەڵبژاردننی دەورەی دەیەمی سەرکۆماریدا هەر هەمان ئاغای دەوڵەت ئابادی بوو بە جاڕدان و لایەنگری سیاسەت و بووچوونەکانی ئاغای موسەوی.
ئایا ستایشی خەبات و خۆڕاگری تەقی ئارانی و کاک فوئاد و وارتان و تێکۆشەرانی دیکەی ڕێگای ڕزگاری ئینسان لە هەر چەشنەستەم و زۆرداریەک لە شعردا و لەلایەن شاملووەوە کۆنەگەرایی و کۆنەپارێزیەن یان لایەنگری لە سیاسەتەکانی میر حوسێنی موسەوی کە تا ئەنیشک دەستی بە خوێنی تێکۆشەرانی چەپ و ئازادیخوازی ئێرانی سوورە. لە ماوەی نزیک بە یەک دەیە دەسەڵاتداریدا وەک ئاغای دەوڵەتابادی دەیڵێت و دەیکات، شاملۆ دەڵێ پێویستە هونەرمەند تا سەر ئێسقان متعاهد بێت. من بایەخ بۆ هونەرێ بێ متعاهد دانانم، لەبەر ئەوەی پێم وایە خۆم تا ناخی وجودم متعاهدم. ناوبڕێک دەبینین و دێنەوەلاتە. بابەتی دوومان سەبارەتە بە سحری جاویدانی کتێب لە نووسینی ئەنوەر بازگەر. فرانسۆساگان هەر کە گەیشتە پاریس چوو بۆ شەقامی کتێبفرۆشان. شەیدای کتێبەکانی ستانداڵ، ئەندەریژید و مارسیل پرۆست بوو. دواتر پەرێدایە دیوانەکەی پۆڵ ئێلوار. ئیزابل ئایلیندی نووسەری شیلی بە کتێبەکانیەوە دنیای سەرسام کرد. بە عشق نووسین و کتێبەکانیەوە بوو کە مارلین مۆنڕۆی شاجوان عاشقی ئارسەر میلەر بوو. جیا لەوەی بە بەهاترین دیاری بە قسەی خۆی کە لە میلەری وەرگرت بوو، ڕۆمانی مادام بۆڤاری نووسەرێکی فەڕەنسی بوو کە گوایە هەر ئەو کتێبە بە چارەڕەشی ژیانی گەیاند. تەنانەت کاتێک خۆی کوشت و تەرمەکەیان لە ماڵەکەیدا دۆزیەوە، بە تەنیشت دێخەوەکەیەوە ڕۆمانەکەیان دۆزیەوە. سەمەدی بەهرەنگی ئەو هەموو عشق و خۆشەویستیەی لای خەڵکی ئێران بەدەست هێنا و پاش مەرگی و تا ئێستاش دەستا و دەست دەکەن. هی ئەفسانەی خۆشەویستی و ماسیە ڕەشە بچکۆلەکان و یڵدز و قەلانە. بزورگی عەلەوی ئەو ڕۆمانێ بۆ ناسنامەی ئەبەدی و ناوبانگی جانتانە بوو. ڕۆمانە بەناوبانگەکەی بووە چاوەکانی. پۆڵ ئێلوار غەدری گاڵا و دیوانە ناسک و نازدارەکەی بوو، کردیە پاشای شیعری فەڕەنسی. ماکس ڤیرمن بە گەنجی بووە سەرڤێردی زمانی خەڵک و ڕۆژنامەکان بە ڕۆمانی بێخوێ. یەشار کەماڵ وەختێ بووە سیمبولی گوندنشینان و ئینسانەکانی چقۆڕئاوا بەچی؟ بە ڕۆمانەکانی. بەردەوام بە ڕێگای دادگا و زیندانەوە بوو لەبەرچی؟ لەبەر نووسینەکانی کەوتی دەتوانن دەریاکان وشک بکەن، بەڵام ناتوانن ماسیەکان ڕاو بکەن. لەبەر تەنەکە حەمەدۆک گیای نەمران کتێب بووە سەرمایە ژیانی. کتێب وەها سحرێکی لە خۆیدا حەشارداوە، دەبێ ئینسان بچێتە ناو قوڵای ناخی حکایەت و ژانەکانیەوە تا لە چەشنی ئاوێنە خۆی تێدا ببینێت و ڕوخساری بڕازێنێتەوە و ڕۆحی پڕکات لە نەمری و خۆشبەختی. ئەفرینەرەکان زۆریان لە ڕێگای کتێب و نووسینەوە خۆیان دۆزیەوە، نووسەریان بوونیان بە جیهان ناساند و بەختەوەریان بە نسیب کردن. جەمیس جویسی ئیرلەندی کاتی ڕووی کردە خوێندنی پزیشکی شکستی خوارد. بەردەوام خەریکی خواردنەوە و سوزانی خانەکان بوو. زۆر جاریش چاوەڕێی هاوڕێکانی دەکرد تا پارۆیەکی بۆ تێرکردنی سکی بۆ بنێرن. بەڵام کاتی جۆرج ڕاسل پێشنیاری بۆ کرد چیرۆک بنووسێت، بووە نووسەرێکی ناودار و خاوەنی ڕۆمانەکانی موسیقای مەجلیس و هونەرمەند. خۆدۆزینەوەی جویس لە ناو کتێبدا بوو. نووسەرێکی گەنجی دەیەی هەفتاکان تەنها لە ڕێگەی کتێب و نووسینەوە زوو کەوتە بەرچاوی خەڵکی. خوێنەر و خۆشەویست بوو. ئەو عاشقی حەقیقەتە. دقت بدەن چۆن باس لە ئەرزشی کتێب دەکات. کتێب وای کرد بە جیهانەوە پێوەست بێت. شتێک دەتوانێت بە گەردوونەوە پەیوەست و ئالوودەت بکات، ڕەنگە کتێب بێت. ئەم کچە شۆخ ئەلیفە شەفەقە و حیکایەتی سەرکەوتووی ئەم سەدەیەیە لەباری نووسەری گەورە واڵتر بنیامین. دەڵێ هیچ لەوە خۆشتر نییە پێش خەوتن کتێبی بنیامین بخوێنیتەوە. کتێب بۆ ڕازاندنەوەی ماڵ نییە، بەڵکو بۆ تێرکردنی ڕۆحە لە خۆشبەختی. وەک چۆن جوبران خەلیل دەیوت، شەراب بۆ سروش دەگوشرێت، نەک بۆ بەدبەستی. ئەوە کتێبە، ئەوە شعرە، ئەوە ڕۆمانە، شانۆیە کە بەردەوام وشەی لەیلا دووبارە دەکاتەوە. وەک تەها حوسێن دەیوت، شاعرێک نییە عشقی کردبێت و ناوی لەیلای نەهێنابێت. بەڵام کتێب و شعر
ئەم سحرە عاشقانەی بە لەیلا بەخشی. ناوبڕێ کورد وەردەگرین و دەینەوەلاتە. بەختیار عەلی کە نووسەرێکی دەگمەنە لە ناو کووردا باشتر لە زۆر لە نووسەرانی تر هەست بەم سحر و گەورەیە کتێب کردووە، بۆیە زۆرتر و زۆرتر ناسرا. ڕۆمانەکانی دەتوانن شان لە شان ئەو ئەدیبانە بدات کە باسم کردوون. مەبەستم ئەوەیە بڵێم بەس ئەونا، بەڵکو نووسەران و شاعران چیرۆک نووسانی زۆر هەن کە دەور و نەخشیان هەبووە و هەیە. بەڵام ئەم حیکایەتە دەمەوێت بەوە تەواو بکەم، کتێب بەو هەموو سحر، گەورەی، نازداری، جاویدانی و هیومانیستیەوە هێشتا لە کۆمەڵگای کوردستان هێشتا کوردەکان وەک پێویست لەگەڵی ڕانەهاتوون. هێشتا بە ملیۆنان ئینسانی کورد هەیە ڕۆژێک بۆنی کتێبی نەکردووە، کتێبێک لە ڕەفەی ماڵە ڕازاوەکانیاندا نییە. هێشتا پێم وایە فەریاد ڕەسی دەرەوە و مێنەتیەکانیان و میحنەتەکانی ناخی نییە. هێشتا گاڵتە بە ئێمەمانان دەکات کە خەریکی چاپ، وەرگێڕان و خزمەتی کتێب دەکەین. هێشتا ئەو بەرپرسەی کە بوو جەوموچەی سەرچاوەی کار و کتێبەکانی بڕیوە هەر بەوەوە نەوەستاوە، خەریکی خنکاندنمانە. خەفەت لەوە دەخۆم کە هێشتا گەلی کورد ئەهمیەت و پیرۆزی سحری کتێبی نەدۆزیوەتەوە، کە هیوادارم هەرچی زووە ئەو سحرە بۆ خۆشەویستی خۆیان بخەنە ناوماڵ، جانتا، جزدان، باخەڵیانەوە و ژێرسەرینی خەوەکانیانەوە. در اینجا 4 زندان است، به هر زندان 2 چندان نقب، در هر نقب چندین حجره، در هر حجره چندین مرد در زنجیر. از این زنجیریان یک تن زنش را در تب تاریک بهتانی به ضرب دشنه‌ای کشته است. از این مردان یکی در ظهر تابستان سوزان نان فرزندان خود را بر سر برزن به خون نان فروش سخت دندان گرد آغشته است. از اینان چند کس در خلوت یک روز باران ریز بر راه رباخاری نشستند، کسانی در سکوت کوچه از دیوار کوتاهی به روی بام جستند، کسانی نیم شب در گورهای تازه دندان طلای مردگان را می شکستند. من اما هیچ کس را در شبی تاریک و طوفانی نکشتم. من اما راه بر مرد رباخاری نبستم. من اما نیمه های شب زبامی بر سر بامی نجستم. در اینجا 4 زندان است، به هر زندان 2 چندان نقب، در هر نقب چندین حجره، در هر حجره چندین مرد در زنجیر. در این زنجیریان هستند مردانی که مردار زنان را دوست می‌دارند. در این زنجیریان هستند مردانی که در رؤیایشان هر شب زنی در وحشت مرگ از جگر برمی کشد فریاد. من اما در زنان چیزی نمی یابم گر آن همزاد را روزی نیابم ناگهان خاموش. من اما در دل کهسار رؤیاهای خود جز انعکاس سرد آهنگ صبور این علفهای بیابانی که می رویند و می پوسند و می خشکند و می ریزند با چیزی ندارم.
مرا گر خود نبودیم بند، شاید بامدادی همچو یادی دور و لغزان میگذشتم از طراز خاک سرد پست. جرمین است، جرمین است. ئازیزان و بینەرانی خۆشەویست، سپاس کە بینەرمان بوون. بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.